پشت منەوەی ئەمە کۆبوونەوەیکی ئاسایی نیە. ئەمڕۆ سلێمانی پایتەختی ڕۆشنبیری مێژوویەکی نوێ بۆ تەختەی شانۆ ئەنووسێتەوە. شانۆکاران و هونەرمەندان ساڵانێکی زۆرە بەدەست بێدەنگی و تاریکی شۆڵی شانۆکانەوە ئەناڵێن و لەگەڵیا ئەجەنگن، بەڵام ئەکرێت بڵین ئەمڕۆ ئەو بێدەنگیە ئەشکێنرێت. لە مەراسیمێکی تایبەتدا ئەمڕۆ مەراسیمێک ڕکراوە تایبەت بە ڕۆژی جیهانی شانۆ کە بە دەستپێشخەری و پاڵپشتی خوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی گەورە بۆ هونەرمەندانی شانۆکار بۆ چەند نمایشێکی شانۆیی دەکرێت کە دەکرێت بڵین بۆ لەمە دووە چیتر هۆڵەکانی شانۆ لە شاری سلێمانی هەروەها لە شاری هەڵەبجە بێ نمایشی شانۆیی نابن. لەسەر ئەم چالاکیە گرنگە، لەسەر ئەم پاڵپشتیە گەورەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ بکەم لەگەڵ چەند هونەرمەندێک لەگەڵ چەند بەڕێزێکە بزانین ئەمە تا چەند گرنگە بۆ هونەرمەندان، بۆ شانۆکاران، بۆ کارە هونەریەکانی شارەکە. چمالای هونەرمەندان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش، پیرۆزبایەم ڕۆژتان لەکەین، ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو لایەک پیرۆز بێت. شانۆکاران چەند ساڵێکە بەدەست گرفتی نەبوونی نمایشەوە دەناڵێنن، لەگەڵ یا ئەجەنگن و هەمیشەش کارە شانۆیەکانمان وەرزی بوون یاخود کێشەی داراییان هەبووە. ئەکرێت بڵین ئەمە پاڵپشتێکی باشە بێت بۆ شانۆکاران، بۆ نمایش شانۆیەکان و چی دیکە هۆڵەکانمان بێ نمایش شانۆیی نابن. سەرەتا سوپاس پیرۆزبایی لەسەر جەم شانۆکارانی گیان بە گشتی و کوردستانەکەم. ئەمە هەموو ساڵێکم یاداکەینەوە لە بەرۆ هیواخواز نابم بۆ ئەوەی کە چی ئەکرێ و چی ناکرێ، گرنگەوەی شت بکرێ. من زیاتر سەیری پرۆگرامی استراتیژیەتی ئایندە کەم ئەگەر شتێ بکرێ بۆ شانۆ بە شێوەیەکی گشتی شانۆ لە جیهانە ئەتوانم بڵێم هەموو مرۆڤایەتی ئەمڕۆ لە جیهانە لە قێرانێکی گەورەدایە بە سەرتاسەری لە هەموو ناوچەکەش بە تایبەتی. بەڵام ئەمڕۆ هونەری شانۆ پێویستی بە گوژمێکی زۆر بەهێز هەیە و لە هەموو جیهانە حکومەت و با بڵێن شارەوانیەکانی هەموو شارەکانی جیهان لەم ڕۆژەیە بە شێوەیەکی گشتیش پاڵپشتی سەرەکی هونەری شانۆن تەنها لە کوردستانە ئەمە نەبووتە نەریت و با بڵێن نەبووتە کللتوریەکەوە کاری بۆ کرا. ئەژنا ئەبێ سەرجەم شارەوانیەکانی شارەکان بودجەیەکی تایبەت لەو ڕێژە باجی کە هەیەە لە شارەکانە داینن بۆ کەلچەر بە شێوەیەکی گشتی باسی شانۆ ناکەم بە تایبەتی بە شێوەیەکی گشتی بێ داینن بۆ کەلچەر بۆ ئەوەی کەلچەر هەمیشە بەردەوام بێ بە شانۆش ئەو پێگەیە کە هیچ کاتێک چاوەڕانیەوە نەکەیتەوە لە ڕووی مادیەوە تۆ بتانی ئینتاجی لە بەرهەمبێنی بە قەدەرەوەی شانۆ هەر تەنها وەرئەگرێت و ئەداتەوە. لەبەرەوە پێویستە کات بەرپرسیانی ئەم شارە و هەموو هەرێم بە شێوەیەکی گشتی کار بۆ ئەوە بکەن ئەگەر بیانێ شانۆ بەردوامی من ڕۆدوامان هەبێ و پێویستە بە بەرنامەیەکی استراتیژی گشتگیرەیە. زۆر سپاس. شانۆکاران هەمیان لێرە ئامادەیان هەیە و هونەرمەندان لێرە ئامادەیان هەیە. مامۆستا وەرجە سڵاوت لێبێت. شانۆگەرێکیەوە شانۆی شەوێکی لە بیرنەکراو کە لە ماوەکانی ڕابردووە لە شارەکانی هەڵەبجە، سلێمانی و پاشان لە سەقز وە لە ئێستای ئابرێتە ئامەد لە باکووری کوردستان. پێم بڵێ ئەم پاڵپشتیانە تا چۆن گرنگن بۆەوەی کە نمایشەکان بەردەوامیان هەبێت؟ وە لە ڕاستیایە ئەمە لە هەوڵ تەقەلای خۆمان لە ساڵی 2025 بۆ کارکردنی شانۆی لە بازدەی پارێزەی هەڵەبجە هەوڵێکی باش درا توانرا چەند کارێکی شانۆی حازر کرێ لە ناو کارەکانی شایکی لەوانە شانۆی شوێکی لەبیر نەکرا بوو توانرا دەروی وڵات نمایشش بکرێت لە شاری سلێمانی لە شاری سەقل لە ڕۆژهەڵاتی کوردستان. تەنانەت داوەتیش کرا کە لە فستیڤاڵی فەجر بەشدار بێ، بەڵام ببوونەوەی دۆخە نەخوازاوە شەڕێکە لە ناوچەکەیە نەتوانرا لەوێ نمایشی خۆی کا. قەرار وایە ساڵی ئایندە لە فەجر دووبارە بچێتە ناوە. ئێستا لەم کات و ساتایەمە باگەشتکران بۆ فستیڤاڵی یانزەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شاری ئامەد لە باکووری کوردستان تەمەناکەین توانین نمایشێکی باش پێشکەشکەین. دوایەوە پلان و بەرنامانەیە کە بچینە ڕۆژئاوای کوردستانیش هیچ ئەم پرۆژەی کە هەمان ئەم شانۆیە بتوانێت هەر چوار پارچەی کوردستان لە ڕێگەی نمایشێکەوە هەمووی بکاتەوە بە یەک. دەستی خۆش بێت. سپاس بۆ تۆ بە هیوای سەرکەوتن و بە هیوای کاری باشتر. مامۆستا گیان سڵاوت لەبێم کاتت باش. پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆ لە بەڕێز دەکەین. مامۆستا گیان چۆن ئەم کارانە ئەم پاڵپشتیە گەورانە باسەکەی بەڕێزێت بۆ چۆن ئەم کارانە لە پاڵپشتێکی کاتیەوە بگۆڕێت بۆ سیستەم و بگەڕێت بە پاڵپشتێکی هەمیشەیی؟ دەستان خۆش بێ. پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو شانۆکارانی کورد و جیهانەکەین. دیارە بۆ خۆی ئەمڕۆ ئەم کۆبوونەوەیە دەرخەری ئەوەیە کە
ئەکرێ باڵپشتیەک و هاوکاریەکی کارە شانۆیەکان بکرێت وەکو بەرنامەی کە من بەرجۆم کەوتووە کە هەڵمەتێک هەیە بۆ پژگیریکردنی چەند بەرهەمێکی شانۆیی لە ماوەی ساڵێکا کە لە شاری سلێمانی پێشکەش بکرێ بەڕاستی ئەمە زۆرجێی دەستخۆشیە کە ئەکرێ ئەمە هاندرێکی باش بێ بۆەوەی کە هۆڵەکانی شانۆ دووبارە پڕبینەر بێتەوە و دووبارە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری کە بۆ ڕۆژوانەی هەیەی لە ڕووی شانۆ دیسان دەرگای هۆڵەکانی شانۆ بکرێتەوە بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد هەر بەم ڕۆژە پیرۆزە ئێمە دوێنێ نمایشی شانۆیمان دەست پێ کردەوە کە کۆمەڵی گەنجی خوێندگەرمی کۆمەڵ شانۆی پێشکەشەکەن بۆ هیوایی کە ئەم هەڵمەتە ئەم پژگیریە بەردەوام بێت تا شانۆکارانی شاری سلێمانی و کوردستان بتوانن ئاهێک بێتەوە بە دەرونیانە و هۆڵەکانی شانۆ پڕ بێتەوە لە کاری شانۆیی. دەستخۆش مامۆستا گیان سپاس بۆ تۆ لە کاتم گرتن دووبارە ڕۆژی جیهانی شانۆتان لێ پیرۆز بێت. مامۆستایان لێرە زۆرن کە هاتوونەتە ئێرە و ئامادەیان هەیە مامۆستا کاوەد ئەحمەد میرزا، مامۆستا مستەفا ئەحمەد، مامۆستا ڕووبار، مامۆستا حکمەت هەندی، مامۆستاکان زۆرن کە هاتوونەتە ئێرە، ماشانۆکاران هونەرمەندان زۆرن کە هاتوونەتە ئێرە ئامادەیان هەیە و دڵخۆشن بەم پاڵپشتیە گەورەیە کە لەلایەن خوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە هونەرمەندان، پێشکەش بە شانۆکاران، پێشکەش بە نمایشە شانۆیەکان ئەکرێت بۆ بەردەوامیدان بە نمایشە شانۆیەکان بۆەوەی کە هۆڵەکانی شانۆ دووبارە نمایشی تیا بکرێت و کاری تیا بکرێت. ئەچمە لای مامۆستا قادر. مامۆستا گیان سڵاوت لێبێت ئەم کاتت باش. مامۆستا گیان سڵاوت لێبێت، سڵاوتان لێبێت. مامۆستا گیان پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆتان لە یەکەم بەڕێستان چۆن باس لەم پاڵپشتیاکەن ئەکرێت بڵێن باڵەخانە و شەقام و پرد و جوانکاری بۆ شار چەند گرنگن، بەڵام ئەم پرۆژە هونەریانە ئەم پاڵپشتیە گەورانە بۆ هونەرمەندان بۆ شانۆکاران زۆر لەو کارانە زۆر لەو پرۆژانە گرنگتر و گەورەترن. پێشەکی پیرۆزبایی خۆمان ڕاستەی هەموو شانۆکارانی جیهان و شانۆکارانی کوردەکەم بەڕاستی گرنگیدان بە شانۆ کاری شانۆیی پشتیوانی زۆر گرنگە لەبەر ئەوەی کە شانۆ قوتابخانەیەکی پیرۆزی فێرکردنی ڕۆشنبیری و نیشتیمانپەرۆرەتی و ڕۆشنبیری گشتی چاوکردنەوەی میلەتە. لەبەرەوە هەر میلەتێک گرنگی بە شانۆ بە ئەو میلەتە زیندووە. ئێمە شانۆگەری لە شوێنانی کابینین بەوا بەمان دەرەکەوێت کە میلەتە چەندی زیندووە. چەند گرنگی بە شانۆ بدرێ هەر لە شانۆی مناڵەوە تا شانۆی گەورە و تا جۆرەکانی شانۆی تراژیدی و کۆمیدی و هەموو شانۆ تەجریدیەکان و هەمووی ئەمە نیشانەی پێشکەوتنی کۆمەڵگەیە. من خوازیارم ئەم پشتیوانیانە بەردەوام بن. ئەڵبەتە کاری لە پێشینەی هەموو دامەزراوەیشی دەوڵەت ئەوەیە گرنگی بە ڕۆشنبیرکردنی میلەت چوشی تۆ سوود لە خەڵکی ڕۆشنبیرە بینین. ئەوانە خەڵکی داهێنەرە بن سوێنێ چای میلە دەکەنەوە، خەڵک فێرەکەن ژیان جوانەکەی لە چیایە، بەهای جوانەکانی ژیان چییە، بەهای هونەر چییە. من دەستخۆشی لە هەموو ئەوانەکەم کە پشتگیری لە هونەر و هونەرمەندان و شانۆکاران. مامۆستا گیان سپاس بۆ تۆ و دووبارە ڕۆژی جیهانی شانۆ لە بەڕێستان و لە تەواوی هونەرمەندان پیرۆز بێت. شانۆکاران هونەرمەندان دڵخۆشن بەم کارە، دڵخۆشن بەم پاڵپشتیە گەورەیە با تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان بەردەوام ئەیان و ڕۆژی جیهانی شانۆ بۆنەیەکە جەژنێکە بۆ ئێمە، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ لە شانۆکارانمان بیست و ئەوەی کە بەڕووی شانۆکارانەوە ئەیبینین کە زۆر دڵخۆشن بەم پشتگیریە کە پشتگیری هونەرمەندان، پشتگیری نمایشە شانۆیەکان، پشتگیری شانۆکان بکرێت کە چیتر شانۆکان بێدەنگ نەبن و نمایشی شانۆکان بگەڕێتەوە بۆ نێو هۆڵەکانی شانۆ. هونەرمەند مستەفا ئەحمەدم لەگەڵا بێت. کاک مستەفا سڵاوت لێ بێم کاتت باش، ڕۆژی جیهانی شانۆتان لێ پیرۆز بێت. چۆن باز لەم پاڵپشتیاکەن لەلایەن قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە پشتگیری و پاڵپشتی چەند نمایشێکی شانۆیی کات و ئەبێتە کارێکی هەمیشەیی چیتر هۆڵەکانی شانۆ بێنمایش نابن.
سپاس بۆ ئەم چاو پێکەوتنە من زووتری جوتم کورد و تێتی گیا لەسەر بنجی خۆیان ڕێتەوە کاکوبات کوڕی خوا لێ خۆش بوو مام جەلالە کوڕی هێرۆخانە کە ئەو دوانە خوا لە مام جەلال خۆش بێ درود بۆ گیانی پاکی ئینشەڵا شێگای بەهەش دەبێت وە تەمەند درێژیش و لە شاغی بۆ هێرۆخانە خوازم بەڕاستی خزمەتێکی زۆری هونەرمەندان و هونەری کوردیان کردووە یعنی ڕوا ناکەمەوە من 80 ساڵ تەمەنمە ئەوەنەی ئەو دوانە لە ئەو وەسەتا بڵێن لە وەسەتی هونەری و ئەوەنەی خزمەتی هونەرمەندان و هونەریان کردووە کەسم نەبینیوە. بەڵێ ئازاد ئەوەی کە بینیمان ئەمە مەراسیمەکەیە کە دەست پێ دەکات و پاڵپشتێکی گەورە بۆ هونەرمەندان بۆ شانۆکاران ئەمە گەیشتنی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەگەڵ هونەرمەندان لەگەڵ شانۆکاران کۆ دەبێتەوە و باس لەم پاڵپشتیە گەورەیە دەکات شانۆ لە پایتەختی ڕۆشنبیری ناوەستێت چونکە بۆ لەمە دووە هێزێکی نوێ و پاڵپشتیەکی کاریگەر لە پشت شانۆگارانەوە دەبێت و سلێمانی جارێکی دیکە وەک هەمیشە دەیسەلمێنێت کە پایتەختی ڕۆشنبیریە. من ئەگەڕێمەوە لای هاوکارم ساوێن.